و دڵنیای خەڵکی چەمچەماڵی بە شەرەفەکەینەوە کە لەگەڵیانە بین و بە هەموو توانای خۆمان هاوکاریانە بین بۆ ڕووبڕووبوونەوەی ئەم کارە ساتە مرۆییە. هاتوومەتە ئێرە تاکو بە چاوی خۆمەوە ببینم چی ڕوویداوە، چۆن ڕوویداوە و چۆن بتوانین بە خێراترین شێوە و بە باشترین شێوە هاوکاری خەڵکی ئێرە بین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و بۆ گەڕانەوەی دۆخێکی ئاسایی بۆ چەمچەماڵ. ئەولەوێتی ئێمە ئێستا پاراستنی ژیان و سەلامەتی هاوڵاتیانی چەمچەماڵە، دواتر گەڕانەوەی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و یارمەتیدانی ئەو کەسانەی کە بریندار بوونە و ئەو کەسانەی کە ئاوارە بوونە و دواتر هەنگاوەکانمان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بەگشتی. ئەمرێکم کردووە بۆ پێکەنانی یەکەیەکی فریاگوزاری خێرا کە پێکهاتووە لە بەرپرسی ئەو یەکەیە، بەرپرسی نووسینگەی خۆمە بێ لە سەیمانی کاگعتا تەواوی دەسەڵاتی خۆمە ماوەتێ کە هەماهەنگ بێ لەگەڵ دایرە مەعنیەکانی چەمچەماڵ بە نوێنەری لیژنەی باڵای قەیرانەکان و هاوکار و هەماهەنگ بێ لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوە ناحوکمیانەی کە هاوکار بوون تاکو ئێستا